بسم الله الرحمن الرحيم. بخير سرچاومان بەڕێزان من تەنها بە کورتی لەسەر ئێمە لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی شورا بەسەر پەرشتی بەڕێز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی و هەروەها دواتر کۆنفرانسی فراوانی کادیر و نخبەی بزوتنەوەی ئیسلامی و هەروەها ئەو دۆخە ئاڵۆزەی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بڕیارماندا کە لەبەر ئەوەی کە دیار نییە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چ کاتێک هەڵبژاردن ئەنجام بدەن و ئەوە ماوەیەکی زۆرە هەڵبژاردن دواکەوتەوە. ئێمە لە پێش کۆتایی هاتنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئاماژەمان بۆ ئەو کرد کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و پێشیش بخرێت، بەڵام بەداخەوە هەڵبژاردن دواخرا و تا ئێستاش دیار نییە چ کاتێک هەڵبژاردن ئەکرێت. و ئەنجومەنی شورای بزوتنەوەی ئیسلامی و هەروەها کۆنفرانسی بزوتنەوەی ئیسلامی ئەم بڕیارەیدا لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها پاشەکشە نەکەین لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بڕیارماندا شوێنی کورسیەکانی لیستی بەرەو ئیسلاح پڕ بکەینەوە بە ئیزنی خوای گەورە.